سڵاتان لێبێ بەڕێزان ئەمڕۆ مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی دواڵێسی خۆیان دەربارەی ئەوەی کە چەند ڕۆژێکە دەوامیان ڕاگرتووە و داوای موچە و مافەکانی خۆیان دەکەن ڕاگەێنم من دەمەوێت لەگەڵ بەشێک لەوان قسە بکەم بزانم پامی ئەمڕۆیان چییە و تاکەی بەردەوامە بن و کێ هاتۆتە سەر خەت و جوابی داونەتەوە بزانین پامیان چییە لەگەڵمانە بن بەڕایان وەرگین بزانەوە چیمان پێڵێن فەرموو. ئەگەر کۆتایی یان پێنێنن خەڵک ئامادەیە کۆتایی بەوان بێنێت. ناڕزایەتەکان دەست پێکاتەوە و ئەم جارەی تر بە شێوازێکی ترە بێکە بێگومان تووڕێی زیاترتیە. پێشتریش مامۆستا وەستافی زانکۆ تێبینی هەبووە چونکە لە چەند ساڵی ڕابردووە بە کەم و کورتی پرۆسی خوێندن چۆ بەڕێوە. پەیامەکەی ئێمەش ڕوون و ئاشکرایە پلەبەرزکردنەوەیە کە 8 ساڵە پلەبەرزکردنەوەکانمان وەستاوە. گیفانی خەڵکیان 10%. هەرچی شتێگەیە لە وڵاتەیە دووقات و سێقات بەرز بووتەوە ئەی داهاتی پێویستکەیە بێ بە ئەو پرسیارەوان وەڵامی بنە. خەڵکی عادی حسابی خۆی کردووە بە پێی بڕی موچەکەی لە یەکەوە بۆ 30 ڕۆژ کە ئەو فترەیە بەسەرە چه هەفتە و دوو هەفتەی بەسەرڕوە دڵنیا بن لایەکی ئەم شارە لە مزایقەی مادیاژی مزایقەی مادی ژانی تێکچوونی ئاسایش و شیرازەی خێرزان. ئێوە پامتان چییە تاکەی لەسەر ئەم هەڵوێستانتان بەردەوام؟ پێمە بێ پەیامەکە خوێنرایەوە ئەوەی کە گەڵاڵە کراوە کۆی ستافەکە وە کۆی ئەنجومەنەکە ئەوە بووە کە ئێستا ڕاگەێنرا ئەوە ئەکرێکە بەرژەوەندی خوێنکاران و بەرژەوەندی مامۆستایان و فەرمانبەرانیشی تیابێت بە پێی هەلو مەرجەکە داڕەشنی بۆ کراوە. مامۆستا گۆران وەکو زانین چەند ڕۆژێکی زۆرە دەوام بەو شێوازەیە بەشێکی زۆر لە مامۆستایان دەرگای زانکۆیان داخستووە. بەم شێوازە خوێندن تا چەند زەرر لە پرۆسەی خوێندنی باڵادا؟ نەک بەم شێوازە ئێستا کە زەختە کراوە لە شێوازی پێشتریش مامۆستا وەستافی زانکۆ تێبینی هەبووە چونکە لە چەند ساڵی ڕابردووە بە کەم و کورتی پرۆسی خوێندن چۆ بەڕێوە. ئەمە یعنی شتێک نییە کە یەکەم جاربی بێت چەند جارە دووبارە بۆتەوە. پێمان ئەمە کراوە بۆ ئەوەیە تر پرۆسی خوێندن دووبارە نەبێتەوە. ئەبۆ شێوەیە پرۆسی خوێندن کاری لە پرۆسی خوێندن و پێدانی شایستەی مامۆستا و هەمووی زنجیرەیە کە بەیەکەوانێ و ئەمە ئەتاکو ئەو داواکاریانەی کە ئێستا مامۆستا و فەرمانبەران داوایەکەن هەموو باشکردنی پرۆسی خوێندنەکەشە. وەکو دەڵێن لایەنی پەیوەندیدار دەڵێ داهات لەبەردەست نییە. ئەم قسەیە تا چەند باوەڕ پێکراوە بۆ ئێوە وەکو مامۆستا و فەرمانبەری زانکۆ کاڵێن داهاتێن لە کاتێکا نرخی نەوت ئێستا سەر و 110 دۆلاریشی تۆمار کرد. ڕاستیەکەی ئەتوانی وە کەسێکی ئاسایی سێری داهاتەکان بکەی ئەبینی کە زەختێک دروستە بێ یاکوت گونجانێک دروستە بێ لە بەیانهێزە سیاسەکانە خێرا بەردەست ئەبێ یاخ زەختێکیان لەسەر دروست ئەبێ ئەبینی ناڕێخستنەوەیەک هەیە نەگونجانێکی سیاسی هەیە زەختێکی سیاسی هەیە یاخود ئەوەی کە نایانەوە بۆ جۆرە ئەیانێ بەڕێوەی بەرن بەتەئەکید نەک ئێمە هەر هاوڵاتێکی سادە احتیاجی ئەگەر ئاستێکی ڕۆشنبیری زۆر بەرزیشانە بێت تێ ئەگا کە هەیە و نادرێ بەو شێوەیە یا ڕەنگە نەیانەوێ بۆ شێوە لە قازان جیانا بێت. هیوادارین ئەمە بەدەرکرێت لە بابەتی پرۆسە گشتیەکەیە پرۆسە ململانیەکانی نێوان تاکەکانە حکومڕانیە ئیتر بینی هەرێم بە یاخو بەغدا ئەمانە سابت بێ بۆ هاوڵاتێکی وەک گشتی سەرانسەری هەرێمی کوردستان. پامتان چییە دەربارەی ئەم شێوازە خوێندنە کە مامۆستایان لە بەرامبەر ئەگەکانیان نەمافەکانیان پێ نادن؟ سپاس بەخێر بێن. بەڕاستی خوێندن لێرە لە وڵاتی ئێمە تەواو ڕەزیل و سوکراوە بە تایبەتی زانکۆکان نادرێ بە خوێندنە حکومیەکان. ئەمە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە ئەو زانکۆ ئەهلیانەی کە دروستیان کڕۆپەری پێ بوون بۆ ئەوەی خەڵکی فەقیر نەتوانێت بخوێنێت. ئەوانەی کە دەوڵەمەندن بتوانن بخوێن و خەڵکە فەقیرەکەی تریش ئەبێ هەر کۆیلە بێت ئەبێ هەر چاوەڕوانی ئەوە بێ ئەگەر لە ڕۆژێکە بیانکەن بە حرەسێک بە پۆلیسێک بە شتێکی وا بۆ خزمەتکردنی ئەوانە ئەگینا هیچ شتێکی تر نییە. ئەگەر قسە لەسەر پارە و سامان بێت لە وڵاتە زۆر لەوە زیاتر هەیە. لایەنی پەیوەندیدار چەند جارێک باس لەوە کات کە داهات لەبەردەست نییە لە کاتێکا نرخی نەوت سەر و 110 دۆلاری تۆمار کرۆ چەند مانگێکیشە ئەم نرخە بەم شێوازە بەرزە ماوەتەوە. ئەوە ئەم قسەیە ئایا خۆیان بڕوای پێەکەن خۆیان بڕە بەم قسەکەن هەر مناڵێک بێنە بە حسابی کاوەشتانە کە داهاتی
مانگانە و ڕۆژانەی ئەم وڵاتە چەنە زۆر لە موچە زیاترە ئەتوان خزمەت گوزارەکان پێکەن ئەتوان کارەکانی تری پێ بکەن بەڵام چەند کەسێک و چەند کۆمپانیایەک دەستیان بەسەرا گرتو ئەم پارەیە بە ئارەزوی خۆیان هێن و هەموو خەڵکیان لێ بێبەش کرد و بێبەری کردووە. مامۆستایەوە وەکو خۆتان پامتان چێ بۆ لایەنی دەسەڵات بۆی ئیتر کۆتایی بەم شێوازە مامەڵەکردن لەگەڵ پرۆسەی خوێندنا بێن. پامان بۆ ئەوەیە کە کۆتایی بەمە بێنن و ئەتوانن چاکی بکەن ئەم دەسی و یاریکردنا بەم شێوەیە شتێکی زۆر ناڕەوایە ئەبێ کۆتایی بەم خراپەکاریە بێنە کە بەرامبەر بە خەڵکو و بە مامۆسا و بە زانکۆ و بە خوێندن و بە پەروەردە ئەکرێت. ئەبێ کۆتایی پێبێت ئەشتوانن کۆتایی پێبێنن زۆر ئاسانتوان ئەگەر کۆتایی یاد پێێنن خەڵک ئامادەیە کۆتایی بەوان بێنێت. ئەشتوانن کۆتان زۆر ئاسانیشە تەنها تۆزە لەو بردنی پارەکان و زی پارەکان کەمکەنەوە هەموو شتێک کۆتایی پێدێت و ئەم وڵاتە ئەتوانرێ بکرێ بە بەهەشتێک بۆ هەر هەمووان نەک چەند کەسێک دەست بگرن بەسەر سەرۆت ساوانی ئەم وڵاتە و ئەوەی تریشی لێ بێبەری بێت ئەتوانرێ بە هەشتێک لەسەر ئەم زەوی ئێمە دروست بکرێت. ئێوە پامتان چییە دەربارەی ئەم مامەڵەکردن لەگەڵ پرۆسەی خوێندنی باڵا کە مامۆستایان و فەرمانبەران لە بەرامبەر ئەرکەکانیان مافەکانیان پێ نادرێت؟ وڵی نازانم ینی چی ناو بنێن من هەستەکەم لە زۆر شوێنە باسمان لەوە کردووە کە ئەمە حساب بۆ نەکردنە بۆ تاک حساب بۆ نەکردنە بۆ بەتایبەت بۆ چینی ڕۆشنبیر کە زانکۆی سلێمانی توانن بڵم چینی ڕۆشنبیرە چینی ئەوەیە کە داهاتووی کۆمەلگە لەسەر ئەو تاکانە پێک دێکە لێرە پەروەردەکرێن بەداخەوە دەسەڵات تا ئێستا ئاوڕی لە داواکاری هیچ یونی توێژێک نەداوەتەوە تەنانەت هەموو سێکرتەرەکانی ژیانیان پەک خستووە بۆ ئێمە وەکو زانکۆی سلێمانی لە مامۆستایان و فەرمانبەران هاتووینە دەنگ لەسەر ئەو مافانەی کە ڕۆژانە پێشێ لەکرێ ئەوە بۆ ماوەی ئەتوانم بڵم حساب بکەین لە 31 ساڵی حکومڕانی کوردیە کەم و کوڕیەکی زۆر هەبووە بەڵام ئەوەی کە دەستبردن بۆ بژێوی ژیانی ڕۆژانەی خۆمان کە پێنەدانی موچەیە ئەوە زیاتر هانی داین کە ئێمە ئیتر بەڕاستی چیتر ئەو وەزع قبوڵ نەکەین هاتوین کەس هاتۆتە سەرخەت قسەتان لەگەڵا بکە وعدێکتان پێ بدات کە مافەکانتان بەدابینەکە بەداخەوە تا ئێستا ئەوەنەی ئاگادارم تەنها ڕۆژێکیان بەڕێز دکتۆر کاوە یاریدەدەری سەرۆکی زانکۆ هاتە ناومانەوە بۆ هەردوو کەمپ لەگەڵ ناڕازیەکان قسەی کرد بەڵام داواکاری ئەو کۆی گشتی ئامادەبوانی قەناعەت پێ نەکرد بۆیە بەردەوام بووین ئێستا ئێمە وەکو خۆمان وەکو هاوسۆزیەک بۆ ڕۆڵەکانمان کچ و کوڕەکانمان خوشک و براکانمان کە خوێندکارن لێرە بۆ ئەم ساڵیان نەفەوتێ ئێمە ئەوە بوو بڕیاردراکە ئێمە هەڵی پەسێرین ئەو ناڕازایەتیێنی خۆمان تاوەکو خوێندکارەکانمان تاقیکردنەوەکانی خۆیانەکەن و ئەگەر مدەشمان دیاری کردو تا سیوێکی هەشتە دیارە ئەگەر جێبەجێ نەکرێن و خاڵانەی کە هەندێکیان درێژخایانە و هەندێکیان ئانیە ئەگەر جێبەجێ نەکرێ ئێمە جارێکی تر ناڕزایەتەکان دەست پێکاتەوە و ئەم جارەی تر بە شێوازێکی ترە بێکە بێگومان تووڕێی زیاترتیان. ئێوە وەکو فەرمانبەرانی زانکۆ پەیامتان چیە لە دوای ئەوەی کە لە بەرامبەر ئەرکەکانتانە تا ئێستا موچەکانتان پێ نەدرا وەکو پێویست مامەڵتان لەگەڵ ناکەن؟ بەڕێزەکەم وەکو موچە ئێمە بەس بۆ موچە ناجوونێتە سەر شەقام و پەیامەکەی ئێمەش ڕوون و ئاشکرایە پلەبەرزکردنەوەیە کە 8 ساڵە پلەبەرزکردنەوەکانمان وەستاوە و موچەکانمان لە کاتی خۆیان نادرێتێ ینی دوا ئەخرێمە بەسمان هەر موچەکە نییە موچەکە لە کاتی خۆیان ناماندێتەوە پاشەکەوتێکی زۆرمان لێ بردراوە ئەو پاشەکەوتە لە 2014 بڕاوە پێویستەکە بۆمان بگەڕدرێتەوە ینی مافێکی حەق و مافی خۆمانە کە ئەم پارێمان لە لای حکومەتە بۆمان بگەڕێنێتەوە. پەیوەندیدار زۆر جار باز لەوەکە کە داهاتی پێویست لە بەردەست نییە بۆ موچە یاخود بۆ ئەو بابڵین داواکاریانی کە فەرمانبەران داوایەکەن ئێوە تا چەند قەناعەتان بەم قسە هەیە کە داهاتی پێویست نییە بۆ ئەوی داواکاری فەرمانبەران و مامۆستایان جێبەجێ من ئەڵێم بستێکیم کوردستانە هەمووی زێڕە ئەگەر نەوتیش نەبێ نەوت خەزن دەرنەکات نەوت دەرنەکات بچێت چی بکات نەوت هەڵگرێ بۆ نەوەی نەوەکانمان ئەسڵەن داهاتیم کوردستانە ئەوەندە زۆرە ئەوەندە زۆرە بەس شاخ و داخەکانمان بڕازێنێتەوانێ بکاتە شوێنێکی گەشتیاری داهاتی کوردستان لە 100 ئەوەی نەوت ئەفڕێ بەس بەداخەوە بۆ 50 ساڵ نەوەکانمان بەدەست
پەیماننامەیەکەوە لە بینی عەقدێکەوە کە لە بینی تورکیا و کوردستانە کراوە یان بۆ غاز یان بۆ نەوت کراوە کە 25 ساڵی تر دیسانەوانە عەقدێکی تر ئەبەستن لەگەڵ پەیماننامەیەکی کە ئەبەستن کە ئەمەش هۆکارێکە بۆی کە نەوەی نەوەمان بەم شێوازە بژی بە پێویستیشەکە ئەوە بۆ نەوەی نەوەمان بگەڕێتەوە ئەو نەوتا ئێمە داهاتی تر بەرهەمبێنین لە بواری کشت و کاڵیا لە بواری گەشت و گوزارە من پێ دەڵێم بستێکی ئەم کوردستانە هەمووی زێڕە نەک داهاتی ئێمە هەموو مناڵێکی ئەم کوردستانە مانگی ملیێنێک معاشی ئەبێ بەس بەداخەوە پێویستەکە لە مناڵێکی کە تازە لە دایکە بێ داهاتی خۆی هەبێ هەتا بە تەمەن و پیرەکە بەس ببوورەکە شتەکان بۆ شێوازە من چاڵنجێکم هەیە ئەگەر لێم قبول بکەن داوا لە سەرۆکی حکومە دەکەم خۆی بێتە سەرخەت بڵێ منم چاڵنجەم ئاراستەی سەرۆکی حکومە دەکەم بەس بڵێ بەڵێ بۆ ئەم داواکاریانەی فەرمانبەران بەڵێ بۆ گەڕانەوەی پلەبەرزکردنەوە بەڵێ بۆ گەڕانەوەی پاشەکەوت هەر ئەو نەمەیە زۆر سپاس دەست خۆش زۆر پامی ئێوە لە ئەم پرۆسەیە کە دەبینین خوێندن بە شێوازێکی خراپەکی کەوتووە مامۆستا و فەرمانبەر قوتابی ینی کێشیان بۆ دروست بووە لەسەر ئەمە پەیامتان چی؟ ڕاستە هەڵبەت ئێمە لە دوای جەژنەوە نزیکەی 3 هەفتەوە بەردەوامی ئێمە لێرە خۆپیشاندانمان کردوونەوەمان کردووە و سەرباری ئەوەی کە چەندین داواکاریمان هەبووە خۆشبەختانە بەشێک لە داواکاری هەنووکیەکان جێبەجێ کراون خۆی کە خۆی لە ئیبینیەوە لە موچەی مانگی 3 کە فەوتا بوو ئەمە وەرمانگرت و موچەی مانگی 4 لە کاتی خۆیەوە مانگە وەمان کرد کە توانیمان حکومەت وا لێ بکەین کە بڕیارێک بدا کە مانگانە پێش کاتی خۆی موچە دابش بکات لەبەرەوەی کە لە کۆتایی ساڵەکە ئەو مانگە فەوتاوی کە ئەم ساڵوا خەریکە ئەفەوتێ نەفەوتێ ئەمە ئەو بڕیارانە بوون کە ئەتوانین بڵین جێبەجێکرا بەرهەمی ئەم گردبوونەوە بوو بەڵام هەنێک بڕیاری کە هەیە کە پێویستی بەکاتە کە داواکاری ئێمە یەکێک لەوانە پلە بەرزکردنەوە بۆ سەرجەم فەرمانبەرانی شارستانی بە هەموو وەزارەتەکانەوە و هەروەها گێڕانەوەی مافە شایستەکانی دارایەکانی فەرمانبەران کە خۆی بینەوە لە پاشەکەوت یاخود بکرێ بە ڕەسید بکرێ بە ماڵ بەسەر حکومەتەوە ئەمانە پێویستی بەکات بوو بۆ ئێمە لە دڵسۆزیمانەوە لە خەمخۆریمانەوە بۆ خوێندن گەشتینەوە قەناعەتی کە ئەو بڕیارە بدەین کە پێویستە لێرە ئەم گردبوونەوە هەڵ پەسێرین تا سەرەتای ساڵی خوێندنی تازە بەو هیوایی کە ئەو 2 هەفتەی کە خوێندکار خوێندنی ماوە مافی نەفەوتێ ئەو 2 هەفتەیەش تەواو بکرێ ئەم ماوەی ئەم 3 مانگەی کە مۆڵەتە یاخود با بڵێن پشووە کا لەسەرەوە بکرێت هەم ئێمە وەکو نوێنەران و هەم حکومەتیش خۆشی و هەم سەرۆکاتی زانکۆی سلێمانی کە بەڵێنی داوە تا سەرەتای ساڵی خوێندن بەشێک لەو داواکارانی کەش جێبەجێ بکرێت کاگەلی لە هەندێک سەرچاوە لایانی پەیوەندیدار باز لەوە کە داهاتی پێویست دەبەردەست نییە بۆ هەموو داواکاریانە جێبەجێ بکرێت ئێوە تا چەند باوەڕتان بەم قسەیە هەیە کە داهات لەبەردەست نییە بۆ داواکاریەکانی مامۆستا و فەرمان ئێمە پێماوان نییە داهات لەبەردەستانە بێت چونکە ئەگەر گریمان لە 2016-2015 کە ئەمە بەرەنجامی ئەو بێدەنگی ئەو کاتەیە کە تا ئێستا درێژەی کێشاوە بەڵام ئەو وەختە ئەگەر بڵین نەوت نزم بوو بڵێن نرخی نەوت نزم بوو ئەوە هۆکارێک بوو شەڕی داعش هەبوو کە ئەماوت بە عقارەکان نەڕوا خۆپیشاندانەکان بۆیە گردبوونەوە نەکرا بەڵام ئێستا هیچ بیانەوە بەدەست حکومەتەوە نەماوە لەبەرەوەی نرخی نەوت ئەوە بینین نزیکەی 3 مانگە لەسەر و $100 داهات باش کۆ ئەکرێتەوە ئەو پارە لە بەغاوەیەت بۆیە ئێمە هیچ قەناعەتێکمان بەوە نییە کە داهات نەبێ بگرێت دڵنیان کە داهات هەیە و ئەگەر داهات نەبووە مانگی 3 لە فەوتانەوە وەرمان نەئەگرتێن بۆ بەم شێوازە مامەڵەکەن سەر ڕاوی کە باست کرد داهات هەیە شەڕ نەماوە زۆر شت ئێستا لەسەر پێی خۆیەتی بۆچی بەم شێوازە مامەڵە لەگەڵ حکومەت لەگەڵ فەرمانبەرەکانی خۆیان ئێمە پێمان وایە حکومەت یاخود بەشێک لە حکومەت یاخود حکومەت بە کۆی گشتی کار لەسەر بێهیوابوونی تاکەکات کار لەسەرەوەکە کە وا لە فەرمانبەر یاخود لە هاوڵاتی خۆی بکات کە بە کەمترین ماف یاخود بە کەمترین حەقی خۆی ڕازی بێ ئێمە پێمان وایە بەو شێوەیە چاوکەم سپاس دەکەم بژیت دەربارەی کە ئێستا پرۆزەی خوێندن بەم شێوازە مامەڵەی لەگەڵا کرێت لە بەرامبەرەکەکانە فەرمانبەران و مامۆستایانی زانکۆ مافەکانیان پێ نادرێت چیتان هەیە بۆم حاڵەت وڵی ئەم داوانەی ئێمە لەبارەی شایستەداریەکان داوایکی ڕەوایە بەڵام ئیتر لە پێدانی شایستەداریەکانەوە بێ لە بەرزکردنەوەی پلەوە بێ لە حسابکردن بۆ پاشەکەوتەکەمان بێ کە بیکەن بەڕەسمی بەڵام لەم کاتێشە ئینسانە بێت وەزێ حساب بۆ دو ڕۆژی خوێندکارەکانمان کە مناڵەکانمان کە کاتی تاقیکردنەوەی و لەبەرەوە ئێمە لەم کاتە
ئەم بایکۆتەمان هەڵپەسار تا کاتێکی دیاریکراوە. پەیوەندیدار هەندێک جار ینی حکوومەت باز لەوە کاڵێ داهاتی پێویست لە بەردەست نییە بۆ ئەوی وەڵامی ئەم داواکاریان بدەینەوە. تا چەند باوەڕتان بەم قسەیە؟ هیچ پێی نییە، هیچ بڕامان پێی نییە، هەموو کەس تاکێک لەم کۆمەڵە ئەزانێت کە پارە هەیە. ئیتر خەڵک ئێستەمەوەکو جاران نییە خەڵک نەزانێ و ئاگای لە هیچ نەبێ. ئێمە ساڵی نەوەتەکان بە هەموو شێوەیەک یعنی بەو نەبوونی و کە خەڵک چونکە زۆری قوربانیاتە ئەم هەرێمە دروست بوو. ئێستاش کەس حەز ناکا بە ئاسانی ئەم هەرێمەمان لە کیس بچێت. بەڵام ئێستا هەموو کەسێک ئەزانێت کە داهاتێکی زۆر هەیە، بەڵام مەجموعەیەکی کەم خەڵک ئیسفادە لەو داهاتاکەن. حکوومەت لە هەموو شوێنێک وەکو باوکی فەرمانبەرەکانی وایە. بەس لێرە حکوومەت بۆم بم شێوازە لاین لەگەڵ فەرمانبەرەکانە جۆرە ینی لە دژبەرەی بەرامبەر یەکتر دروست بوو. بۆ حکوومەت وە مامەڵە لەگەڵ فەرمانبەر ئەوە بەداخەوە زۆر بەداخەوە چونکە خۆی بەڕاستی کوڕی ئەم میلەتە قوربانیە تا ئەم هەرێمە دروست بوو. خەڵک کوڕی کوژرا، کوڕی ئەعدام کرا، زیندانی کرا. بەڵام ئێستا نازان مەجموعەیە کەس کە هاتوونەتە سەر حازری ئەوانە ئیسفادەی لەکەن یا کوڕی مەسئولەکان. خۆ هەر مەسئول ئەم هینانی نەکردو، ئەم هینانی بەهێن ئەم هەرێمەی بەدەست نەهێناوە. میلەت ئەم وەزعی بەدەستهێناوە. قوربانی دەری سەرەکی قوربانیاوە. بەڵام ئێستا مەجموعەیەکی کەم کە خۆیان و نەوەکانیان و نەوەی نەوەکانیانە بێبی خۆن و مناڵەکانی ئێمە ژەبێ لە بەردەستیان یاوە تا بێ سەری خۆیان هەڵگرن بڕۆن بۆ هەندەران یانەوە تا بێ لێرە لە ژێر زوڵم و زۆرا بژین. ئێمە وەی کە بینین و لە ماوەی پێشوشە باسمان کردووە لوتکەی بێباکی دەسەڵاتە. یعنی تۆ گەر ماف و ئەو شایستەی کە مافی خۆتە بداتی خەڵک بۆ ڕژێتە سەرجادە بۆ فشار دروستەکە لە بەوەستانی پرۆسەی خوێندن و فشار لەسەر دوا ڕۆژ و مەسیری زیاد لە 20,000 خوێندکار دروستەکە. دیارەمە ئێمەش گەشتۆ بەتینمان تەواو زۆرمان بۆ هاتووە. ئێمە ئەم ڕێکارە مەدەنیکەوە بینیتان و لە ماوەی مانگێک زیاترە ئێمە فشارانەمان چڕ کردوێتەوە. ڕاستە هەندێک دەستکەوتمان دەستکەوتووە، بەڵام ناوەستین ئێمە لێرە فشارەکانمان بەردەوامە بێ، بەڵام بە شێوازی مەدەنیتر و بە ڕێکاری تر. مەسا لە هەموو وڵاتێک حکوومەت بە باوکی فەرمانبەران ناسراوە، فەرمانبەرەکانی خۆی. ینی حکوومەتەکە بێخەمی فەرمانبەران خوا. بەس لێرە بینین جۆرێک لە دژبەرەی دروست بووە، ینی حکوومەت بە شێوازی مامەڵاکە وەگەوەی فەرمانبەرەکانی بێگانە بن پێ. بۆچی لێرە بەم شێوازە حکوومەت لەگەڵ فەرمانبەری خۆیان مامەڵا؟ ئەگەر بڕیار بێ بەپی پێناسە فەرمیەکەی حکوومەت بێ و مؤسسات و دەوڵەتی مەدەنی بێت، بە تەئکید بەو شێوازە ناڕوا بەڕێوە. یعنی بەداخۆ ئێمە ئەوەی کە باسی ئەەکەین و دەرکمان پێکردو مەترسێکە زۆر لە مەقوڵترە. کێشە لە سترەکچەر و بنیادی حکومڕانی هەیە لەم دەڤەرەیە لەم وڵاتەیە بەتایبەتی. یعنی ئێوە بینیتان لە ماوەکانی ڕابردووە بە ئاشکرا سیمای دوو ئیدارەی دەرکەوتە بوو لەم دەڤەرەیە. یعنی کارگەشت بۆ ئەوەی کەوا خەریب و کیانی هەرێم بەرەو لە ناوچوون ئەچوو. بۆیە بەڕاستی خەمەکان ئێمە زۆر لەوە گەورەترە. ڕاستە ئێستا داواکاریەکان کورت کراوەتەوە لە پێدانی شایستەدارایەکان کەەوە سادەترین مافی فەرمانبەران و مامۆستایانە، بەڵام خەمی ئێمە زۆر لەوە گەورەترە. کارەکەین بۆ گێڕانەوەی شکۆ، بۆ زانکۆ، بۆ تێکڕای مؤسساتی دەوڵەت ئەوەی کە بەڕێوە ئەبرێت. هیوادارین یعنی وەزارەتەکانی تر و دام و دەستگاکانی تریش هاوڕابن لەگەڵمان. ئێمە ماوەی سێ مانگێکمان مۆڵەت داوە بە دەسەڵاتداران بۆی بێن بەدەم ئەو داواکاریانە و کە هەمووی داواکاری ڕەوا و سادەترینی موچەخۆران و فەرمانبەرانە هیوادارین بێن بەدەمانەوە. ئەگەر نا بەڕاستی من پێشبینیەکەم لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنەوە فشارەکانمان زۆر فراوانتر بەهێزتر بەربڵاوترە بێت. ئێمە هەموو کاتێک ینی هیچ مامۆسای پێ خۆش نییە دەوام نەکا و دەرگای زانکۆ داخرێ، بەڵکو ئەوە دەسەڵاتە وا لە مامۆساکات ئیجباریەکە کە هەندێ ڕێکار هەیە بگرێتە بەر. ئەو ڕێکارانش خۆتان بە بەردەوامی لەگەڵمانان هۆکارەکانی ڕوون کراوەتەوە بۆ بەڕێستان کە یاریکردە بە مامۆسا لە کاتێکا زۆر بەمان ئەو مامۆسایان کە لە نەوەتەکانیشە چەنەها مانگ موچەشمان نەبوو، بەڵام تەحملمان نەکرد لەبەر ئەوەی ئەمان و دەوڵەتەکەمان ساوایە با ئێمە پشتیوانی بکەین و هەتایەتە سەرخۆ. بەڵام ئیسپاتی کرد، ینی لە کاتێکا کە داهات هەموو شتێک زۆر بووە، بەڵام ئەوان ئەوە ئیستیغلالەکەن و یاری بە مامۆسا فەرمانبەر بە هەموو کەسێکەکەن بۆ ئەوەی وا لەو خەڵکە بکەن ئەو لە تەموچەی کە شدەنێ بەخێر وەکو بەخێر پێوەڕەوا ببینین. پەیوەندیدار لە چەند سەرچاوەیەکەوە باز لەوە کاکەڵێ داهاتی پێویست لە بەردەست نییە.
ئایا بەڕاستی داهات لە بەردەست نییە ئەو سیخەتان بەمە هەیە گەر داهات لە بەردەست نەبێت نەکاکە ئەوە نەگەوە هەرگیز بە هیچ شتێک ئەوە ڕاست نییە هەروەرە حسابێکی بەسیط و ئێمە بەخشە زانستیەکانی خۆمان وەرە زەرب و تەقسیمێت یعنی خۆیان بە قسەی سەرۆکی حکوومەت لە ئیمارات وتی ئێمە پێ نەگە ئێمە وەمانزانی 450,000 بەرمیل لە ڕۆژانە ئەو خۆی ئەلانی کە وتی ئێمە ڕۆژانە 500,000 بەرمیل ئەفرۆشین وەرە هەر ئێستا بەڵێ وەرە حسابی کە بزانە بەو پارەیە خۆی ئەگەر کۆی وەکو عێراق بفرۆشێ وەکو عێراق بفرۆشێ دەور و ملیارێک و 300 ملیۆنەکە با کاکە لە 150 بڕوات 650 ئێستا نیوەشی بڕوات 650 ملیۆن دۆلارەکە 650 ملیۆن دۆلار ئەگەر بیکەی بە پارەی عێراقی نزیکی ملیارێکە بەس پارەی نەوە جگە لە ناوخۆ جگە لە گۆمورەکان جگە لە هەموو شتێک هەر ئەمە بەسی نەوت بەزیاوە بەشی ڕاتب ئەکا بەشی موچەی مانگاناکە بەڵام ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکە ئەمە ڕاست نییە. جاران حکومت پارەیە بە حیزبەکان کەشتێکی هەموومانەزانی خراپە مانگانە بودجا بوو بەس ئێستا حیزب پارادا بە حکومت بیانەوە بەدەست حکومەتەوە نەماوە لەبەروی نرخینەوت ئەوە بینین نزیکەی 3 مانگە لەسەر و 100 دۆلارەوەیە داهات باشکو ئۆکرێتەوە ئەو پارە لە بەغاوەیەت بۆ ئێمە هیچ قەناعەتێکمان بەوە نییە کە داهات نەبێ ئەم داوانەی ئێمە لەبارەی شایستەداریەکان داوایکی ڕەوایە بەڵام ئیتر لە پێدانی شایستەداریەکانەوە بێ لە بەرزکردنەوەی پلەوە بێ لە حسابکردن بۆ پاشەکەوتەکەمان بێ هیوادارن بێن بەدەمانەوە ئەگەر نا بەڕاستی من پێشبینیەکەم لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنەوە فشارەکانمان زۆر فراوانتر بەهێزتر بەربەڵاوترە بێت زۆرمان ئەو مامۆسایانن کە لە ناوەتەکانیشە چەنەها مانگ موچەشمان نەبوو بەڵام تەحملمان نەکرد لەبەر ئەوەی ئەمان و دەوڵەتەکەمان ساوایە با ئێمە پشتیوانی بکەین و هەتایەتە سەرخۆ پەرلەمان هەر چا دەویستی دایەخە و هەچکە دەویستی کاتە وەکو دوکانە بەکارهێنێ پێت خۆ پێی خۆش بشتەکەی تیافرۆشە پێخۆش نەبوو دوکانەکە داخە ئێستا ئەمان وان ئەگەر وەکو حکومەت نین ئەمانە دەسەڵاتدارن وڵی ئەمە شتێکی زۆر مافێکی زۆر سەرەتاییە یعنی ئەسڵان پێویستی نەئەکرد ئێمە داوای بکەین خۆی ئەمە بێ ئۆتۆماتیکی یعنی جێبەجێ بکرێت پێویست ناکە کەس بێت لێرە کۆ بێتەوە داوای ئەم مافە بکات بەڵام کە ئەوان پێشێلی ئەکەن و مافی خۆمان پێنادەن هەر بێجگە لە موچەکە بەرزکردنەوەی پلە ڕاگیرەوە یعنی ئەمە شتێکی زۆر بنچینەییە ناکرێت دەستکاری بکرێت ئیتر کە ئەوان ئاوا ئەکەن ئێمەش داوای مافەکانمانەکەین پەیوەندیدار لایانی پەیوەندیدار لە سەرچاوی کۆباس لێوە کرۆ کە داهاتی پێویست لە بەردەست نییە بۆ جێبەجێکردنی ئەم داواکاریانی فەرمانبەران و مامۆستایان و وەزارەتەکان تا چەند باوەڕتان بەم قسەیە هەیە کە داهات لە بەردەست نییە لە ئێستا وڵی بڵێم چی داهات هەیە ئەگەر مەبەستیان بێت یعنی بۆ هەندێشتی تر ئێمە سوور ئەزانی کە ئەو سەرفیاتە ئەکرێت ئەی بۆ ئەو شوێنانە هەیە بۆ ئەو شتانە هەیە داهات هەیە بەڵام نازان مەبەستیان چیە ئەیانەیە خەڵکەکە بێتاقەت بێ هەمووی بڕوا بۆ هەندەران نازانم یعنی بۆچی واکەن مامەڵەکردن بەم شێوازە لەگەڵ خوێندن تا چەند زیان لە پرۆسەی خوێندنەکە بەدڵنیایی زیان ئەیە لە پرۆسەی خوێندن و ئێمە من خودی خۆم زۆرم پێ ناخۆشە کە ئێستا تەلەبەکان خوێندنیان دواکەوتوە کاتی تاقیکردنەوەیە زەرەرە لەوان هاوخەمیانم بەڵام لە کاتێکیشا ئێمە ئەمانەی لەم کاتانە زەختێ بکەین یعنی بۆی داواکاریەکانمان جێبەجێ بکرێت ئێستاش بڕیارێکی تازەمان دەرکردووە کە لەبەر خاتری بە تایبەت خوێندکاران بۆی تاقیکردنەوەکانیان بڕوات و ئێمە کاتێکی دیاریکراومان داناوە بۆی دوای ئەو کاتە دیاریکراوە تا خوێندکارانیش تاقیکردنەوە ئەکەن ئەگەر حکوومەت نەهاتە سەرخەت وەڵامێکی بۆ داواکاریە سەرەتاییەکانی ئێمە نەبوو کە داواکاریەکان زۆر سەرەتاییە زۆر مافی خودی خۆمانە جێبەجێ نەکرد ئێمە هەڵوێستی ترمانە بێتەوە لە ڕاستیدا ئێمە ویستمان لەم کاتەدا بایکۆتەکە بۆستێنی هەندێک ئەتیبارات دەبوو یەکێ لەوانە بۆی بتوانین خوێندکارەکانمان نەفەوتێ ساڵێکیان و بێداوامی بدەین بە ئەم ساڵ و وەستانەکەشمان مەرجدارە تا خولی یەکەم کۆتایی پێ بێت
دوایەوە ئێمە خۆمان کۆکەینەوە و گروتینێکی زیاترەوە بۆی بتوانین بۆ داهاتوویەکی نزیکتر و پەیوەندی بکەین لەگەڵ چین و توێژەکانی ترا چونکە ئەو خاڵانەیەکی ئێمە داوا بەکاریمان لەسەری هەیە هەر پەیوەست نییە بە ئێمەوە هەموو فەرمانبەرانە ئللا ئەوانە نەبێت کە امتیازاتی تایبەتی خۆیانیان وەرگرتووە. مامۆستا مامەڵەکردن بەم شێوازە لەگەڵ پرۆسەی خوێندن تا چەند زەرەر و زیان لە پرۆسەی خوێندنەکان لە ڕاستیدا زانی چۆنە ئێمە وا بیر ناکەینەوە کە پرۆسی خوێندن زەرری لێ بدەین بەداخەوە ئەوەی کە زەرەر لە پرۆسی خوێندن ئەدا ئەو بێباکیەیە کە دەسەڵاتدەیەتی ئێوە ئەگەر بێنە ناو ناوەندەکانی خوێندنەوە لە زانکۆ ئەبینن کە چەند شپرزەیەک هەیە لە ناو خوێندنا هەر لە نەبوونی هیچ پێداویستیەکانی تاقیگەکانەوە نەبوونی ئەوەی کە مامۆستایەک بتوانێت بە ئاسوودەی بچێتە پۆلەکانەوە بۆی وانەکانی بڵێتەوە ئەمانە هەمووی گرفتن و ئەو خوێندکارانشی کێن ئەخوێنن خۆ لە دوجار ئەوان باوک و دایکیان هەر موچەخۆرن لەوانەیە ئەوانش بە گیفانی بەتاڵەوە بێنە ناوی نەگۆ ئەو خەمەی ئێمە هەمانە بۆ خەمی ئەوانیشە ینی ئێمەمانەیە ئەو حاڵەتی کە ئێستا ئێمەیتیاین ئەو گرفتی ئێستا ئێمەیتیاین ئیتر بوەستێک کۆتایی بێ ئەیش نێگاتە و پرۆسەیە نابڕوە و ئەوانەشی کە بەڕاستی هەر بێدەنگیان تا ڕادێگەڵ بژاردووە ئەبێ ئەویان لەبەر چاو بێت دوار ڕۆژ وەکو خاننشینەکان ئەچنە سەر قادرمەکان و ئەوەستن بەو دەردە ئەچن کەتیان دار چەند جارێک باسی لێەوە کردو کەڵێ داهاتی پێویست لەبەردەست نییە بۆ ئەم داواکاریانە تا چەند ئەم قسەی باوەڕ پێکراوە لایەنەوە باشە نەوت گەشتووەتە $100 و بەرەژوو داهاتی پێویستکەیە بێ گیفانی خەڵکیان داهتەکانووە هەرچی شتێگەیە لە وڵاتەیە دووقات و سێقات بەرز بووتەوە ئەی داهاتی پێویستکەیە بێ بە ئەو پرسیارە ئەوان وەڵامی بنەوە ینی بەتەمان لە دەوت بگاتە چەند یعنی ئەوان خۆیان وتەیەکیانەیە ئەوەی کە ماڵوێرانی بەسەر ئەم وڵاتەیە هێنای بەشێک بناڵێم هەمووی ئەو بوو وتی نەوت بگاتە $100 و ملیۆنێکیش ئینتاج بکەین هەر ئەوە حاڵمانە بێ ڕاستی واقعەکەی خوێندبووە ئەیزانی چی لە پشت ئەو شتەوەیە ئەی من لیانە پرسم 120 ینی بشگاتە 200 ئەوان نازانم تەسەور ناکەم وەکو فەرمانبەرێک پامتان چێ بۆ لایەنی پەیوەندیدار کە بەرامبەر ئەرکەکانتان مافەکانتان وەڵا هیوادارم ئەوانی زۆتر ئەمان لەبەر چاو بێ کە ئێمە هەم خەمخۆری پرۆسەی خوێندنین و هەم لە لای شکێشەوە واز لە داواکاریەکانی خۆمان ناهێنین چونچە حەقە و ئەوەیشی واز لە حەق و داواکاری خۆی بێنێ وەکو شەیتانێکی کە ڕوڵال وایە لەبەرەوە بێ ئەوانیش استیغلالی ئەم دواخستنە بکەن ئەم مەجالە ئەم بوارە ببن و بە خۆیان هەبچنەوە ئێمە لەسەر ئەمەش ناوەسین چونچە لە ڕێگای کەی بڵێن دیبلۆماتی خۆمانەوە لە ڕێگای لوژنەکەمانەوە پەیوەندیەکەین بە سەرۆکاتی هەرێم پەیوەندیەکەین بە مەحکەمەی فیدراڵی پەیوەندیەکەین بە نوێنەری کۆنسوڵی ئەمریکی لە عێراق بە ئومەمی متحیدە چونچە ئەمە تەنها هەدەفەکەی زۆر واضحە لانی کەم بۆ ئێمە بۆ ئەوەی ئەوان کەوتنی ساڵێکی پرۆسی خوێندن نەخەنە سەرشانی ئێمە ئامادەین نیوەی امتحانەکانی کۆرسی یەک مامۆستا بەڕێزەکان وەکو قەراریانە کە بچنە ناو پرۆسی خوێندنەوە ئەم یەک دوو مانگە ئەبێت حکومەت و دەسەڵاتیش جوابانەوەی هەبێ بن. لایەنی پەیوەندیدار باز لەوە کاکە لە ئێستای داهاتی پێویست لەبەردەست نییە بۆ وەڵامدانەوەی داواکاریەکان ئەم قسەیە تا چەند باوەڕ پێکراوە لە کاتێکە نرخی نەوت ئێستا سەر و $110 تۆمات ڕاستە فەرمی داتاکان واڵ هەرچەند ئێمە پسپۆری بواری ئابووری نین بەڵام ئەی بۆچی لە خیلالی هەفتەیەکە 8 ملیار 9 ملیاری کۆلێجی کشتتوکڵ ئامادەکرا کە 2 مانگ پێش ئەوە بە 2 هەفتەیان وت کۆ نابێتەوە یعنی من مجرد لەو مفارەقەیەوە لەو جیاوازیکاریەوە سێری بکە پێش 25 مانگی ئەم مانگە 8-9 ملیار دینار حاضرکرا بۆ موچەهین بەپەلا ئامادەکرا ینی ڕۆژێ پێشەوە لە ناو بانقی حکوومەتەوە ینی ئەم یاری هەت وەزە مناڵانەیە بڵێن داهات نێو داهات هەیە من پێشنیارێکی شم کرد حتا بۆ ئەوەی کە ئەگەر داهاتی حکوومەتی گشتی کەمە بەڵێ فەرموبای بەس ئەو وەزارەتانەی کە وەزارەتی خزمەتگوزاری و کارکارن بە بەڕاستی کارن وەک خوێنی باڵا وەک تەندروستی وەک ئەوانەی تر وەک پەروەردە کاکە با لەسەر داهاتی گشتی بێ و ئەگەر ئەوان هەر ناچارن داهاتی گشتی کوردێنێ بە ئەندام پەرلەمانە بە ڕێزەکان بخەنە سەر داهاتی شارەکە یعنی ئەندام پەرلەمانێکە خۆی بە خەباتکارە زانێ بۆ مافی خەڵک با ئەو لە ئەستۆی خۆی بگرێ بە 2 مانگ جارێ مەعاشی بنێ با لەسەر خەڵکی عادی نەبێت چونکە خەڵکی عادی حسابی خۆی کردووە بە پێی بڕی موچەکەی لە یەکەوە بۆ 30 ڕۆژ
کە ئەو فترەیە بەسەرە چ هەفتە و دوو هەفتەی بەسەرڕوە دڵنیابن لایەک ئەم شارە لە مزایقەی مادیاژی مزایقەی مادیژ یعنی تێکچوونی ئاسایش و شیرازەی خێزان یعنی تێکچوونی باری حتاک و تەمویلی ناو بازارەکان پەیامەکەمان ئەوەیە ئەو پاشە کۆتامان بۆ بگەڕێتەوە و جەماعاشی هەموو ڕۆژە لە کاتی خۆی دابیری کێ هاتۆتە سەرخە دوای ئەو هەموو کاتەکە با بڵێن بایکۆتی داوامتان کرد کێ هاتۆ سەرخەت جوابی داواکاریەکانتان بات وڵای بە فشاری خۆمان نا کەس تایسێ نادۆ سەرخە بەتەواوەتی بەرپرسێک لایەنێکی حکومی نەهاتۆ قسەتان لەگەڵا بکە و عەدێکتان پێ نەوەڵا هیچ بەس بە فشاری خۆمانە تا 38 بایکۆتیانی کردووە هەڵپەساردوو 38 هەڵتان پەسارد بەڵێ لەوەدا دەست پێکاتەوە پێویستدار زۆر جار حکوومەت باز لەوە کاڵێ داهاتی پێویست لە بەردەست نییە بۆی داواکاریەکانیان جێبەجێ بکەین تا چەند ئەم قسەیە لایەوە باوەڕ پێ ئەسڵ ئەساسی نییە سەرنەوەی $180 و ئەم جارەوە کونێ نەوت گران بوو بە شێوەیەکی بەرچاو و وڵای بەم قسانە نیە ناوەڵا بۆچی سیخەتان هیچ متمانەمان بۆ قسانە نییە هەمووی پاساوێنە بۆ قسانە شەڕی داعش نەماوە و نەوت پارەیەکا و داهاتی ناوخۆ و هەموو شتێ بەغا پارانێرێ تا ئەم کاتە هیچ وعدێکمان پێ نەدراوە هیچێک یعنی هەندێک جار هەندێک شتەکانی لەگەڵ ئەنجومەنی زانکۆی قسەکراوە و ئەوانی ژوتیانە ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە و ئێمەش ئێستا لەبەر خاتری هەم خوێندن و لەبەر خاتریان تەلەبە خوێندکاران بۆی شتەکانە دوانەکەوێ نەکەونە جلەوێکی گەرماوە و نەتوانن ئیگەن پەڵمان بەسارتەوە تا سیویەکی هەشت ئینشاڵڵا لایەنی پەیمدار زۆر جار مامۆستا باز لەوە کە ئەڵێ داهاتی پێویست لەبەردەست نییە لە کاتێکە ئێستا نرخی نەودە کۆزانین $110 تۆمار کردووە بەردەوامیشە لە بەرزبوونەوە ئەم قسەی تا چەند لەلایەنیەوە قبول کراوە کە داهات لە ئێستای لە بەردەستان ئەفوگیان وەڵا برام مەگەر کەسێکی زۆر نەفام باوەڕ بەوە بکا کە بڵێ داهات نییە داهات زۆرە خەیاڵیە لە بەردەستیانە ئەوەی بیانێ بۆ هەرچیەک لە دەسەڵاتدارانی داگیرکەر بێن ئەمانە هاوکاریان لە ڕێی دارایی و هاوکاری ئەمانە ئەوان نتوانن وا بکەن یان چی بۆ مینەکەی خۆیان نیانە بۆ لێرە حکومەت بەم شێوازە لەگەڵ فەرمانبەری خۆیان مامەڵەکە لە کاتێک ئازانین وەکو باسەکرێ حکومەت دەبێت باوکی فەرمانبەرەکانی بێ وەکو چاوێکی باوکانە سێریکە بەس لێرە جۆرێکی لێ هاتۆ وەکو دژبەیەکی لێ هاتووە بۆ بەم شێوازە لەگەڵ فەرمانبەری خۆیان مامەڵ برا جوانەکەم تۆڵی حکومەت وەکو باوکی هاوڵاتی ئەمانە باوک نین ئەمانە حکومەت نین ئەمە کۆمەڵە دەسەڵاتدارن وەکو حکومەت نین ئەمانە پێیان ناوتری حکومەت مواسسەیە حکومەت دامەزراوەیەکی ڕێکوپێکیە پەرلەمان هەر کات دەویستی دایەخە و هەر کات دەویستی کاتە وەکو دوکانە بەکارهێنێ پێی خۆش بۆ شتەکەی تیافرۆشێ پێخۆش نەبوو دوکانەکە داخە ئێستا ئەمان وان ئەگەر وەکو حکومەت نین ئەمانە دەسەڵاتدارن بە حکمی زۆرە مەلێ خۆیان یاوە بەسەر ئەم خەڵکەیە هیچی تر نییە ئەوە حەزیشیان لە خوێنەواری ئەو شتانە نیە ئەوان کۆمەڵێکی لە پرۆسی خوێندن نادا ئەگەر بەم شتە ئەم بەردەوام بێ خوێندن چەند ساڵێکی دیکە حتمما زۆری زەرەداوە زۆر یعنی زانکۆی سلێمانی یەکەم بە زانکۆی دایک ناوندراوە وەزایدن لە پۆڵینی عالەمیە بۆ ڕیزبەندەکە نازان بەس لە عێراق دووەمە لە کوردستانە یەکەمە ئەو قفڵە لێدرێ هێشتا ئەو بێباکە لە مەسەلەکەی کە ئەو قفڵە لێدرا ئەبووە مەسروو بەرزانی کە خۆی ناوە سەرۆک وەزیران ئەبووە خۆی بەهاتای ئێرە سەری ئەو قفڵەی بکردای لێرە ڕاستی من پێم وایە جۆرێک لە وەڵامدانەوە هەبووە من ئەگەر بە واقعی و بەگەشتبینی ببینم بەس ناڕاستە خۆ بۆ نمونام خۆپیشاندانانی زانکۆکانی دەڤەری سلێمانی کە سەرەتا 5 زانکۆ بوو دوایی 3 زانکۆ مایەوە سلێمانی و چەرم و هەڵەبجا بەشێک لە ئامانجەکانی پێکا یەکێ لەوانەیە با بڵێن وەڵام هەبوو بە زووترین کات ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی کرد کە پێویستە لەژێرم شارەیە طبعاً کە موچە لە داهاتی ناوخۆ نەدرێ ئەمە بە دەستکەوتی زانکۆکانی زانی فشارتان نەکرد دەوام ڕانەوەستا وڵامیان ئەسڵەن دەنگۆ هەبوو کە لە هەندێک شوێنەوە پێ بیستبوومان کە بە هیچ شێوەیەک لیستی موچەی مانگی 3 نهێنن ئەو پارەی کە هەیە بۆ تەمویلی موچەی مانگی 4 بۆیە موچەی مانگی 3 هەموو فەرمانبەران و مامۆسایانی زانکۆکانی دەڤەری ئەملا هەمی خەرجکرا لە شێرە و فشارەیە و هەروەها بڕیاریش درا جاریشکە و چۆن پێشتە بڕیادراوە دیسان 30 ڕۆژدارێ موچە دابش بکرێ بۆیە ئەم خۆپیشاندانانە کۆمەڵێک دەستکەوتی هەبوو و بێئەنجام نەبوو بەڵام ئەمان دەسەڵاتدارەکان
ئەوانی کە شتیان بەدەستە لەبەرەوەی حکمڕانی کە ڕەشیدمانە لە وڵاتەیە پێیان عیب و ڕاستە و خۆ بێنە سەرخەت کە لە ئەسڵاوا بۆ بات نایە بیان وتایە زانکۆی سلێمانی مامۆستایان فەرمانبەران ئێوە مامۆستای ئێمەن ئێوە پێشەنگی ئێوە جیلی نوخبەی کۆمەلگەن فەرمون داواکاریەکانتان چێ بۆتان جێبەجێکەین بەوە گەورە بوون لانی پێدار زۆر جار بەس لەوە کاڵی داهاتی پێویست لە بەرزستانی بۆی ئەو داواکاریانە جێبەجێ بکەیت کاتێک ئێستا نرخی نەوت داهات ینی نرخی نەو $110 تۆمار کلۆ زیاتریش بەرزە بێتەوە بۆچی بەم شێوازە مامەڵەکەن فەرمانبەری حکوومەت نییە نابێ حکوومەت بەشاوی باوکانەوە سەیر فەرمانبەری خۆی بەتاکید ئەوەی کە ئێمە بیستمانە لە خەڵکی پسپۆر وە بە هەڵسەنگاندنێکی بەسیت ڕۆژانە 500,000 بەرمیل نەوت دەفرۆشن ئەگەر $50 خوتاوان بە $100 ئەگەر $50 بمێنێتەوە ڕۆژی $25 میلیۆن لە مانگەکەی $750 میلیۆن لە مانگێکە $750 میلیۆن لە موچەی فەرمانبەران زیادە تامە نەمەگە بە $100 بیفرۆشی ئەگەر 50 بڕوە بۆ ئەوانی کە ئەڵێن ئەڕوا 50 بمێنێتەوە $750 میلیۆن $300 میلیۆن $200 میلیۆن داهاتی ناوخۆیە تەنکەرە غازە چییە ئەمە داهات هەیە ئەوە کەس بڕوا خۆشیان بڕوا بۆ ناکەن کە داهات نییە داهاتەکە بۆ کوێ ئەڕواوە خەڵکە زانێ بۆ کوێ ڕوا ئەو داهاتە بەداخەوە جاران حکومت پارەیە بە حیزبەکان کە شتێکی بۆمانەزانی خراپە مانگانە بودجە بوو بەس ئێستا حیزب پارادا بە حکومت بۆچی چکە قفڵی غازەکە و نەوتەکە بەدەستی حیزبەوەی وە قاسەکەش کلیلەکەی لای حیزبە ئەو پارە ئەدا هەر کاتێ بۆ نمونە ئێستاوە 3-4 مانگی کە بەرەو انتخابات هەڕۆین یعنی ئێمە مانگی دە بەرەو انتخابات واش کرێ و خەڵکیش نابێ ئەم ڕۆژانی پیرچێ ئەبێ بەڕاستی هەڵوێستی هەبێ بۆڵە نەکە بۆیە لەم کاتانەی تردی حکومت جاریشکەیەتەوە ڕۆکاتەوە هاوڵاتی مجاملەی هاوڵاتیەکە بە قوربانی زانکۆ بێ بە قوربانی کەسوکاری شەی دەبێ یەتەوە جادەکان بۆ یاخەکاتەوە ئەماکە بەڵام خەڵک نابێ بەشتی ڕووکەش بخەڵەتێ ئێمە نامانێت دەسەڵات بڕوخێ ئەمانێت دەسەڵات چاک بێ حکمڕانێکی ڕەشید بکە کە حرمەت و ڕێز بۆ هاوڵاتی بجێڕێتەوە هاوڵاتی وڵاتەکەی خۆی خۆش بوێ پێیانتان چییە دەربارەی ئەم شێوازە مامەڵەکردنە لەگەڵ فەرمانبەرانە لە هەموو شوێنێک حکومت باوکی فەرمانبەرەکانێتی بە چاوێکی باوکانە بێ سەیرانکە بەڵام لێرە بۆ حکومت بەم شێوازە مامەڵە لەگەڵ فەرمانبەرەکانی خۆیان لێکێک لە هۆکارەکان موچەخۆران خۆیانە بەڵێ ئەگەر موچەخۆران بێدەنگی موچەخۆران و بێ هەڵوێسی خۆیان و هەستەکردنیان بەو زوڵم و بەو ناساییە بەرامبەریان نەکرێ بێدەنگبوونیان لە بەرامبەر زوڵم و ناساییەکە وای کردو حکومت بێ باکان هەڵسوکەڵکە ئەگەر بەعکسەوە بێ بە پێچەوانەوە فەرمانبەران موچەخۆران بە گشتی هەر هەمویان بە جیاوازی هەموو ناونیشانەکانەوە لە کەمترین ئاسی بەڕێوەبەراتی تا بەرزترین ئاسی بەڕێوەبەراتی ئەگەر هەڵوێسیان هەبێ کە کاتێک تۆ هەست بە زوڵمێکەکەی ئەبێ هەڵوێسە هەبێ کە هەڵوێسە هەبێ ئەبێ هەوڵ بێ ئاڕاستەی حکومت بگۆڕی تۆ نابێ بیر لە حکومت گۆڕین بکەیتەوە چونکە کاتێک تۆ بیر لە حکومت گۆڕی نەکەیتەوە ئیشەکە بە باری سیاسیاکەوێ ئەوانژە وەختە دەنگیانگی لێرە بێ بەڵام کە کاتێ من داوا بکەم لە نایاساییەوە بەرەو یاسایی بوون هەنگاو بنێ لە نادادی و بەرەودادی هەنگاو بنێ لە حاڵەتی زوڵمکردنەوە بەلەو زوڵم نەکردن هەنگاو بنێ ئەو وەختە ئێمەش و ئەوانیش بەشدارە بین لە یەک پرۆژەیە ئەوەی ژەوێ بە ئەنجامگاندنی ئەرکەکانی حکومەت وەکو حکومت بە باشترین شێوە و پێدانی مافەکانی ئەوانەی کە لە ناو حکومەتە ئیشەکەن و تەنانەت سەرجەمی هاوڵاتیان بەبێ ئەوەی کەوا دەنگ و ڕەنگ و شتەکانیان ڕەچاو بکرێت وەکو مرۆڤ تەسەڕوفیان لەگەڵا بکەێت لانی پەیوەندیدار حکومت باز لەوە کاڵی داهاتی پێویست لە بەردەست نییە بۆی موشەی فەرمانبەرەکانم بدەم یان داواکاریەکانی جێبەجێ بکەم ئەم قسەیە تا چەند باوە پێکراو لایەنەوە بەڕێزەکەم ئەمە قسەی هیچ بنەمایەکی علمی نییە ئێمە کاتێک بە خۆمان ناڵێن حکومت کاتە حکومت دەبێت دراسی جدی بکە مەسەن کاتە لە داهاتی پێویستمان بێنێ کاتە حکومت یەکێک لە ڕێکانی ئەوەیە چی بکە بژێیی بۆ هاوڵاتیانی خۆی دابینکە کە کاتێک من کورتێنانم ئەبێ یەکێک لە هۆکارەکانی نەبوونی بوجێ ئەگەر بوجە هەبێ ئەو وەختە ئێمە ئازانین لە چڕیەکەوە کەم تەرخەمی هەیە ئەچین پڕیەکەینەوە یان لە لایەکی کەوە ئەگەر مەسەن فائیض هەیە بەهۆی ئەو فائیض و ئیستیغلالی ئەکەین بەردەستی ئەکەین بۆی لایەنە کەم و کوڕەکانی حکومت پڕکەینەوە بەڵام لەبەر نەبوونی بوجە لەبەر ناعیلم و بوون لە هەڵسوکەوتکە ئەوان من وا هەست دەکەم جەماعەتی حکومت وەکو حانوتی وەکو پێشتر ئیشاتم وەکو حانوتی تەسەڕوفەکە لە مەسەن ئەوەی کە مانگانە دەستیەکەوێ یان ئەوەی هەفتانە دەستیەکەوێ
ئەرک و باڵێن خەرجی دوکانەکەی لێ دەفعکە و چی ماوی خاتە تەنگەی باخەڵی خۆی حکومەت وا ناکە حکومەت ئەتیادی کاتێ بوجێ هەبێ سیر ئەکا بزانێ ئەگەری بەهێزکردنی داهاتی لە چوڕیەکەوە یەکەم تەرخەمی لە چوڕیەکەوە دراوسەیەکە و هۆکاری لاوازبوونەکە هۆکاری کەمبوونەکە چارەسەرەکە ئەوە ئەمە یەکێکە ینی کاتە ئەمە قسەی حکومەت نییە ئەمە قسەی حانوتیە ئەمە قسەی حانوتیەکە کە مەسەلەن ئامانجی بچووکی هەیە نابێ حکومەت وا بڵێ ئەسڵەن ئەو قسەیە زۆر هەڵەیە نابێ بڵێ باشە کاتێ داهات کەمە بۆت کەمە کاتەی بۆچی هەڵنای زیاییکەی چۆن لەبەرەوەی مواردی بەشەریمان هەیە ئەرزوو ئامان لەبەر هەیە نەوتیشمان هەیە ئێمە نەوت و خازەکەش بۆ بەهین بۆمان بە مصیبەت بۆمان ێ بەخۆ ئێمە هەرخە نەوت و خازمانە بەڕاستی شەرمەندەیە ینی هەموو کاتێ سەیرەکەی بەلایانی کە مۆڵە 75 قسەی ڕاگەیانکارەکان سیاسەکان خەڵکی ئەتیادی هەر داهات نەوت ئەوە بوو بەچی بەڕاستی منەمە بە گاڵتە جاریان زانم و لە ئیشی مناڵانەیە ێزان نابێ ئینسان وابڵ ساڵان شوێنانی تریش حکومەتیان هەیە داهاتیان هەیە حکومەتیشی و داهاتی کەمیشی ئەوە نەقسە لە داهات ناکە لە ڕاگەیانەکانە هۆکاری چییە؟ هۆکاری ئەوە دیارە لە ئەساسە خەلەلێک هەیە ئەوان نایانێ باسیکە پامتان چییە لە دواهڵوێستی خۆتان بەرامبەر ئەوەی کە لایەنی پەیوەندیدار بەم شێوازە مامەڵە لەگەڵ پرۆسەی خوێندن و فەرمابەر و مامۆستاکانی خۆیان لە ڕاستیاوە بۆ کۆی کە لە قۆناغەیەک بەدوایەکانی ڕاگەیاندنەکانە کە لە سەرەتای هەنگاوەکە و ئەم هەنگاوە هاتوونەتە پێشەوە هەموو کاتێ داواکاریەکانمان بەشێ لەوە بۆی کە لایەنە پەیوەندیدارەکان بێنە بە دەنگمانەوە ئەوەی کە هاتووە بە دەنگمانەوە ئەوانە نەبوون کە بڵین ڕاستەوخۆ کێشەکە لە بەردەستیانەوەتوانن بە پلاشێک چارەسەریکەن ئۆن ئۆف پلاشی کارەبا چۆنە ئێمە لەو بڕایەن کە بە تایبەتی لەم قۆناغەیە هەر وەکو چۆن پلاشێکی گڵۆپی ماڵەکە هەڵەکەی کوژێنیتەوە هەڵەکەیتەوە چارەسەرکردنەکەی بەو شێوە ئاسانە بەڵام کەنان بەدەمتەوە ئەوەیە مەسەرەن سەری ئەمەی ئاسانوە بۆ جوابی مامۆستا و فەرمانبەری زانکۆ نادەنەوە وەزارەتی پەروەردە نادەنەوە بۆ حکومەت بە چاوێکی باوکانەوە سەیری فەرمانبەری خۆی ناکە خۆم بەم فەرمانبەرانەی کەنی حکومەتن بەس حکومەت بۆ بەم شێوازە مامەڵیانە پرسیارەکە تا بڵی بەجێ و جوانە ئێمە هەروەک چۆن خۆمان خوێندکارەکەمان وەکو مناڵی خۆمان تەماشاکەین هیچ باوشێک هیچ دایکێک لەو بڕایانیم ئەگەر مناڵەکەی زۆر چەتونیش بێ با بڵین حەزکە لە ناخۆشیە بیبینە حەزکە لە ژیانێکی بەو شێوەیە بیبینە حکومەت باوشی میلەتە بەڕاستی کە نایە بەدەمتەوە ئێمەش ئەوە یەکێکترە لە کێشەکانمان بۆ نمونە میلەت یان مامۆستا یان چینی فەرمانبەر بەگشتی لە زۆر قۆناغا هاوسۆزی حکوومەتەکەمان بووین بۆ من لە قۆناغی شەڕی داعشە لە قۆناغی دابەزینی نرخی نەوتە لە قۆناغی نەخۆشی کۆرۆنادا بەڵام ئێستا با بڵێن لە سەرەتای ئەم ساڵەوە زۆری خەڵک دڵی بەوە خۆش بوو کە کێشەکان سپاس بۆ خوا چارەسەر بووە داهاتێکی زۆر هەیە نرخی نەوت زۆر بەزۆر بەرز بۆتەوە هەموو خەڵک لە چاوەڕوانی ئەوەدا بوو حکوومەتەکەمان پاداشتی ئەو هەموو ماوەیە بداتەوە کە خەڵک پێوەی ناڵانەوە بە ئەنواع ژیانی نالەبار و جۆراوجۆرەوە کە چی شتەکە بە پێچەوانەوە بوو لە جاتی ئەوە زیاتر حکوومەت دەستی خسە بینە قاقای خەڵک و فەقیری هەژفەقیر و هەژار و بە تایبەتی چینی موژەخۆر و مامۆستا زۆر جار لایەنی پەیوەندیدار باز لەوە کاڵێ داهاتی پێویست لە بەردەست نییە لە کاتێکا نرخی نەوت $110 داهاتی ناخۆش هەیە ینی زۆرێک لە داهاتەکان زیادیان کردووە نەخۆشی کۆرۆنا و شەڕ نەماوە ینی بۆ بم شێوازە هێشتا هەر حکومەت دامادەنی ئەو مافانە بداتەوە بە فەرمانبەرەکانی بەڵێ خێرەوە پرسیارەکەی لە ڕاستی و پرسیارە نابێ ڕوبڕی ئێمە بکرێتەوە ئێمەش ئەو بۆیەمان هەیە کە هاتوونێتە سەر شەقام ئەو مادێ ماوەی زیاتر لە مانگەکە لە سەرەتای ڕەمەزانەوە تا ئێرە کە بۆ نمونە ئێمە نەموچەی مانگی دوومان کە بۆ نەورۆز بەفرۆز بوو پێدرا نەمانگی ڕەمەزانمان بە گیرفانێکی پڕەوە بەسەر برد و تەنانەت نەجەژنیش کە دەبایە پێش نەورۆز ئەو موچەیەمان وەرگتەیە کە لە جەژنی شەهر پێیان نەدەنێت واتە هەم نەورۆز و هەم ڕەمەزان و هەم جەژنی ڕەمەزانی پیرۆزیشمان بە بێپارە و بە گیرفانی بەتاڵەوە بەدەسەر مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ باز لەوەکەن داواکاری ئەوان داواکاریێکی سەرەتاییە لە بەرامبەر ئەرکەکانیانە پێیان بدرێت ئەوان دەوامیان کردو لە بەرامبەر دەوامەکەیانە با ماف و شایستەکانیان پێ بدرێت با مافی پلە بەرزکردنەوە و ئەو موچانەی کە پاشەکەوت کراوە لیان خوراوە بۆیان بگەڕێتەوە ئەوان دەڵێن سیخە بەوە ناکەین کە باز لەوە کرێکە داهات لە بەردەست نییە لەبەرەوەی ئێستا نرخی نەوت پڕادەیەکی زۆر بەرز بۆتەوە نزیکی $170 تۆمار کردو بەرەو سەرتریش دەڕات و شەڕی داعش نەماوە و نەخۆشی کۆرۆنا نەماوە و داهاتەکانی تری ناو حکوومەتی زیادی کردووە لەبەرەوە
باوەڕیان وایە کە ئەبێ لە بەرامبەر ئەرکەکانیانە مافەکانیان پێ بدرێ ئەو کاتانی کە حکوومەت لە قەیران بوو ئەمان هاوکار بوون داواکاریان کەمتر بووە داوامیشیان کردووە سەر ڕایەوەی کە موچەشیان وەکو پێویست پێ نەدراوە بەڵام ئێستا دەڵێن ئەو مافەی کە خۆمان هەمانە لە بەرامبەر ئەرکەکانمانە پێمان بدرێ چاوەکو بتوانین بە ئاسوودەیەوە بە گیرفانێکی پڕەوە خوێندکارەکانمان بتوانن خوێندێکی سەرکەوتوو بکەن بەنامەیەم جارێمانکی پێیان کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و تاوەرێکی تر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ